من زۆر سپاسیان ئەەکەم بەڕاستی زۆر دڵخۆشم نەک لەبەر ئەوەی کە بڵێن مامۆستا ئیبراھیم باوکمە بەڵام وەفای ئەم خوێندنگەیە و وەفای ئەو بەڕێوەبەرانە دەرەخات بۆ کەسانێک کە وەفایان بۆیان هەبووە و من هیوادارم ئەمە ببێتە نەریتێک لە خوێندنگەکانە ئەو کەسانەی کە خەباتیان کردووە و شۆڕشیان کردووە بۆ ئەم گەلە ماندوو بوونە پێوەی ناویان لە خوێندنگەکانە بچەسپێنرێت. ئەم کتێبخانەمان ناونە بەناوی کتێبخانە ئیبراھیم ئەحمەد لەبەر بۆ بەنای ئەم زاتۆ ناومان ناوە لەبەر ئەوەی ئێمە وەکو ئامادەی کادۆخی کوڕان پێمان خۆش و کتێبخانەکەمان سیمایەکی مێژووی پێوە دیار بێ و هەڵبەت ئەم زاتەش ڕۆشنبیرێکی کورد و سیاسەتمەدارێکی کورد و ناودارێکی کوردە کە موڵکی هەموو گەلی کوردە و موڵکی یەک لایەن و یەک تاک نییە بەتەنها بۆیە حەزمان کرد کتێبخانەکەمان بەناوی ئەو زاتۆ ناو بنین.